ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. پاشەوەی داعش مەترسی بۆ سنووری هەرێمی کوردستان دروست کرد و توانی دەستی بە هەندێ ناوچەی هەرێمیش بگات. لەپاڵ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان چەند وڵاتێکیش ئامادەی هاوکاری سەربازی مرۆییان بۆ هەرێم نیشاندا. ئەمریکاش ڕاستەوخۆ هاتە سەرخەتوو لە ڕێگەی فڕۆکە جەنگەکانیەوە بۆ ئەردومانی پێگەکانی داعشی کرد. هاوکاری ئەمریکا بۆ هەرێم چی لێ دەخوێنرێتەوە؟ ئەمە دەبێتە تەوەری ئەم شەوی دیوی دووەمی هەواڵ بە میوانداری هەریەک لە نەوزاد هادی پارێزگاری هەولێر، هەروەها پێشواز فەیزوڵڵا ڕۆژنامەنووس. زۆر بەخێر بێن. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش پرسیار و سەرنجەکانی خۆتان لە ڕێگەی پیجی NRTەوە بۆ ئێمە بنێرن. کاک پێشواز، ئەو پرسیاری لە پێشکەکەی ئاماژەم پێکرد، هاوکاری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان چی لێ دەخوێنرێتەوە؟ زۆر سپاس بۆ میوانداری، پێم خۆشە سەرسەر و دۆخە بکەین لە ئێستاە. بە شێوەیەکی ڕاستەخۆ لە قسەکانی ڕۆژی هەینی سەرۆک ئۆباماوە کە پێنجشەمە بوورە کە یەکەم وتاری پێشکەش کرد، تێدا ئاماژەی بەو کرد کە لە مانگی شەشە حکوومەتی عێراقی دواوی هێزەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام موسڵیان کرد، هێزەکانی حکوومەتی عێراق بە ڕسمی داوای لە ئەمریکا کرد یارمەتی باد. لەو کاتەوە یارمەتی سەربازی ئاسمانی نەدا، بەڵام کە ڕۆژی پێنجشەمە سەرۆک ئۆباما وتارەکەی پێشکەش کرد باسی لەو کرد کە لەو کاتەوە نەیکرد، بەڵام ئامادەی نیشانە لەو کاتەوە وتوبی بە هەموو کاتێک ئەتوانین هێرشی ئاسمانی ئامانجداری کرا و جێبەجێ بکەین. بەڵام دواتر لە چاپێکەوتنێکا لەگەڵ تۆماس فریدمان ڕۆژێ دوای ئەوە باسی لەو کرد کە هۆکاری ئەوەی کە لە مانگی شەش بەشداری نەکرێت بە هێزی سەربازی ئاسمانی بۆ لێدانی چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی لەبەر ئەوە بۆ کە جەخت لە حکوومەتی عێراقی بکات بۆ تەشکیلکردنی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆکوەزیران. ئەوە هۆکارێک بوو، بەڵام بە ڕاشکاوانە باسی لەوە کرد کە ئەم تەدەخولکردنە عەسکەری ئەمریکا لەسەر داوای حکوومەتی عێراقا، بەڵام تەنفیزکردنەکەی تەجیل کردبوو لە مانگی شەشەوە بۆ ئێستا. و هۆکارەکەشی بۆ جێڕایەوە کە لە حاڵی حازرە دوو مەترسی لە ئارایە یا دوو هۆکاری خستە ڕوو بۆ لێدانەکەی لە ئێستاە. یەکەمیان ئەو کارەساتە مرۆیی کە ڕوبەڕووی یەزیدەکان بۆ لە شاخی شنجار و هەروەها بەرەو پێشڕەویکردنی هێزەکانی دەوڵەتی ئیسلامی بۆ بەرەو هەولێر کە بەرژەوەندی ئەمریکی لێیە و هەروەها قونسوڵخانەی ئەمریکای لێیە. خاڵێکی زۆر گرنگ کە تا ئێستا لەم بوارەیە باز نەکراوە کە فشارێکی زۆر خاتە سەر حکوومەتی ئیدارەی ئەمریکا، ئەویش کاردانەوەی ئەو ڕووداوەیە کە لە 11 سپتەمبەری ساڵی 2012 لە لیبیا ڕوویدا، کاتێک کە هێرش کرا سەر قونسوڵخانەی ئەمریکا لە شاری بەنگازی، کاتێک کە لەوێ سەفیر کوژرا و هەروەها چەند کارمەندێکی تریش کوژران. ئەمە گورجێکی گەورەی وەشان لە ئیدارەی ئۆباما لە ناوەوەی کە ئەمە دووبارە بێتەوە لە هەولێر، بێگومان لەوەی بێ هەڵوێستی حکوومەتی ئەمریکا و کەم تەرخەمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەوەی کە گوێیان نەیابوو بە و ئاگادارکردنەوەی کە پێیان درابوو کە ئەگەری هێرشکردنێک بۆ سەر قونسوڵخانە لە ئارایە هەیە، بەڵام ئەوان هێزی زیاتریان نەناردبوو. ئەمە لە ڕووی سیاسیەوە زۆر لەسەر ئیدارەی ئۆباما کەوت، تەنانەت بە شێوەیە کە نێردراوی یا با بڵێن کاندیدی بۆ نەتەوە یەکگرتوەکان خاتو ڕایس کە سوزان ڕایس کە هەڵی بژار بێ بە نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان، بەڵام پێش ئەوە بوورە لە نەتەوە یەکگرتوەکان بوو، کاتێک کە وتەیە خطابیا بوو کە گوایە هیچ ئاگادار نەبوون و هیچ مەترسێک نەبووە. ئەو وشانە ئەو قسانەی بە درۆ کەوتنەوە، ئەوە زۆر لەسەر ئەو خانمەش کەوت لە ڕووی سیاسی و لەسەر ئۆباماش کەوت. جا بۆ ئەوی لەم کاتەیە تووشی ئەوە نەبێتەوە حەزەری پێشوەخت وەرەگرێت بۆی نەکا هێرشێک بەر قورسوڵخانەی ئەمریکا بکەوێت لە هەولێر کە کاردانەوەکانی زۆر سلبیترە بن. جارە عوزری نامێنێت. قسەی زیاتر لەسەرەوەکەین کە بۆچی ئەمریکا هاوکاری هەرێم دەکات، یعنی چی نەوشتانی وا لە ئەمریکا دەکات کە هاوکاری هەرێمی کوردستان بکات. بەڵام باسی ئەوەت کرد کە ئۆباما باسی ئەوەی کردو لە چاوپێکەوتنەکە لەگەڵ تۆماس فریدمان بۆی کە ئەو لەسەر داوای حکوومەتی عێراقی دێت هاوکاری هەرێم دەکات یاخود شەڕی داعش دەکات لانی کەم. بەڵام ئەمە داوای حکوومەتی هەرێمی کوردستانیش بوو. بۆچی ئەم داوای حکوومەتی عێراق تەخیرەکات و دواتر لە تەوقیتی داواکردنی حکوومەتی هەرێمە
بێتە سەرخەت لە ئەم قسانی لە وتەکەی ڕۆژی پێنجشەمەیە ئەم خاڵی باس کرد نەک لەگەڵ فریدمان و بە ئاشکراش ئێستا لەسەر داوای حکوومەتی عێراق ناهاتوو بە کۆمەکردنی هەرێمی کوردستان ئەو کە قسەی کرد دەبان ئەبێت لە ناو سیاقی ئەو خوتابی کە یای لە ڕۆژی پێنجشەمەیە بۆ گەلی ئەمریکایە ئەو ئەبێت لە ناو سیاقی قسەکردنیە بۆ گەلی ئەمریکا بزانێت چی ئەڵێت بۆ خەڵکی کە هەڵیان بژاردووە ئەو لەبەرەوەی ئەمریکا لە 15 ساڵی ڕابردووە لە دوو شەڕی زۆر گەورەیە بەشدار بۆ شەڕی عێراق بە تایبەتی شەڕێک بۆ کە لە ناو ئەمریکایە بە بەدناوترین شەڕ مامەڵی لەگەڵ کرێت و خەڵک زۆر لە دژی بوو لەبەرەوەی هۆکارەکانی ڕاست بوون وەحال پارێکی زۆر سەرف کرا کوشتارێکی زۆر درا و هیچیش ئەنجامەکەی ئەوە نەبوو کە پێشتر بە گەلی ئەمریکا وترا بوو لەبەر ئەوە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخی شەڕاکات یەک دوو سەرۆک ئۆباما پێشەوەی بێ بە سەرۆک خەڵاتی نۆبێڵی وەرگرت بۆ ئاشتی لەبەرەوەی کە سەرۆکێکە بەڵێنی یا بوو کە ئەم شەڕانەی ئەفغانستان و عێراق کۆتایی پێبێنێت لەبەرەوە لە هەڵوێستێکی سیاسی زۆر توندایە بۆی کە ناکرێت بە ئاسانی دەست بخاتە ناو شەڕەوە بۆیە کە قسەکەی کرد لە پێنجشەمەیە بە ئاشکراوتی وتی لەسەر داوای وتی ئەمە داوایەکمان لێکراوە لە حکوومەتی عێراقی و بۆ تەدەخولکردن ئەم بانک هێشتکردنە ڕەسمیە بەڵگەیەکە بۆ ئەوەی کە هێزی ئەمریکا لە خۆوە تەدەخولی نەکردو لە عێراقا و لە خۆوە هێزی سەربازی نانێرێت و جۆرەسەر بۆ گەلی ئەمریکا بێگومان بۆ بەڕێکە بۆی هەروهار نێودەوڵەتیش بۆ کۆمەلگای نێودەوڵەتیش بۆی بڵێ کە ئەمە لە خۆ ئەمەمان نەکردووە بەڵکو داواکاریمان لێکرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە دوایی تەبریری دواخستنی ئەو داوای حکوومەتی عێراقی لە مانگی شەشە بۆ ئێستا گەڕانەوە بۆ ئەوەی کە لە ئێستاە و هەڕەشەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە لەسەر قونسڵخانەی ئەمریکا و کەسانی ئەمریکی کە بە مەدەنی و بە عسکەری و لە کوردستان بوونیان هەیە و هەروەها بۆ بەرگرتن لە کارەساتی قەتڵ و عامی ئێزیدیەکان ئەمانەی وەکو مبەڕێک هێنایەوە بۆ ئەم تەدەخولکردنەی لە ئێستاە بۆی هێزەکان پێشڕەوی نەکەن بۆ هەولێر و هەروها ئەو کوشتارە لەوێن ڕوونایەت کە بە ئاشکرا باسی لەوەش کرد کە ئەگەری ئەوە هەیە جینۆسایدێک ڕووبات و ناکرێت ئەمریکا دەستەوەستان بۆستێت لە بەردەمی جینۆسایدێک لە کاتێکە هەم داوای لێکرا و هەم تواناشی هەیە بەر بۆ جینۆسایدە بگرێت بەڵێ هەروەک بیرخستنەوەیەک بۆ بینەران دیارە من میوانێکی دیکەم هەیە کە ویژ نەوزات هادیە و پارێزگاری شاری هەولێرە بەڵام پێم وا بێت بەهۆی هەندێک گرفتەوە تاوەکو ئێستا ئامادە نییە هیوادارم کە ئامادە بوو هاوڕێیانم ئاگادارم بکەنەوانێ کاک پێشواز لەگەڵ ئەم بابەتانی کە باست کردیان ئەم مبەڕیرانی باست کرد بۆی کە ئەمریکا دێت تداخل دەکات لە شەڕێکی لەم جۆرەدا بەڵام چی وا لە ئەمریکا دەکات نەیەوێت داعش بگاتە هەولێر یعنی چیە ئەوەی کە ئەمریکا دەجوڵێنە لەم بابەتەیە دوو دیو هەیە بۆ ئەم مەسەلەیە دیوێکیان و دیوێک کە ئاشکرایە ئەو وترێت دیوێکیان هەیە نهێنیە ئەوانی کە نهێنیە هەموو قسەکردنێن لەسەری تەخمینە یعنی تەفسیرە کە ئەکرێ ڕاست بێ ئەکرێ هەڵە بێ ئەوەی کە واقعە ئەوەی کە ڕوئەیات کۆمەڵێک دراوی ئاشکرا هەن داواکاری حکوومەتی عێراق ئەو هەڕەشەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە کە وجودی ئەمریکی و بەرژۆندی ئەمریکی تایە هەیە ئەو کارەساتە مرۆیی کە ئەگەری ڕوودانی هەبوو ئەمانە لەلایەک لەلایەکی تر بەرژۆندی ئەمریکا خاڵێکی تری کە گرنگە کە لێرە زۆر کەم باسەکرێت پەیوەندی سووریا و ئەمریکا بە سووریا و ئەو با بڵێن ڕاپەڕینەی کە لە سووریا لە ساڵی 2011 دەستی پێ کرد و هەتا ئێستا بەردەوامە و شەڕەکە لە شەڕێکی بەرەی ئۆپۆزیسیۆن لە دژی حکوومەتی سووری بۆ بە شەڕی تەنانەت بەرەی ئۆپۆزیسیۆنە ناخۆشیانە کە داعشێکێکە لەو هێزانەی کە زۆربەی هێزەکانی تر شەڕیەکەن و کوشتاریان لەگەڵ هەیە و ناوچێکی زۆری داگیر کردووە فشارێکی زۆر هەیە لەسەر ئەمریکا لەوەی کە لە سووریا تەداخلی نەکردووە لە ناو خۆیان و نێودەوڵەتیش کە بەشێک لە کۆمارەکان قسە لەسەرەوەکەن کە ئەوەی ئێستا لە عێراق ڕۆیە بە دەستی داعش یا داگیرکردنی باکووری عێراق لەلایەن ئەو هێزانەوە کاردانەوەی بێ هەڵوێستی و فەشەلی سیاسەتی دەرەوەی ئیدارەی ئۆبامایە لە مامەڵەکردنیان لەگەڵ دۆزی سووریا ئەم کێشانە کێشەی ئاڵۆزن لە ناوخۆیە دەرکەوتە و گفتوگۆی زۆریان لەسەر ئەکرێت کۆمارەکان ئێستا زۆربیان ئەوانەی کە لە کۆنگرێسن بە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی شەوەزەختێکی زۆر لە ئۆباماکەن لە میدیایە دەرکەوتێکی زۆری هەیە قسەکردن لەسەرەوەی کە تا چەندێک هەڵوێستی سیاسەتی دەرەوەی ئیدارەی ئۆباما لە ئاستی ئەو هێزایە کە ئەمریکا نمایندەیەکات کە گەورە کە زلهێزی دنیاە و کە تاقە هێزێک بۆ توانیوێتی تەدەخل لە زۆر شتا بکات و بەر بە زۆر شت بگرێ
لە کاتێکا کە ئەمە ڕووی ناوە لە سووریا و ئەمەی سووریا پەڕیوەتەوە بۆ عێراق زەختێکی زیاتری ئەکێتە بەس باشانی بۆ خۆیەوەش پرسیار بوو بۆچی لە سووریا ئەم تەداخولە کرداریە نەبینرا لە ئەمریکا بۆ بەکرداری لە سووریا یەک خاڵە ئیدارەی ئۆباما هەڵوێستێکی سیاسی با بڵێن زیاترین هەڵوێستی سیاسی دیارترین هەڵوێستی سیاسیەوە بوو کاتێکە وتی بەکارهێنانی چەکی شیمیایی لەلایەن حکوومەتی ئەسەدەوە هێڵی سوورە کاتێک ئەو هێڵە سوورە بپەڕێن ئێمە لە سووریا دێن لەو کاتێک کە سووریا یا با بڵێن راپۆرتەکانیەوەی کە چەکی شیمیایی لە سووریا بەکارهێنرا بوو ئازەم لە ناوچەی حەلەب و حمص ئەمریکا گەشتەوە خەناعەتی کە با بڵێن ئیدارەی ئۆباما ئینزاری حکوومەتی سووری کرد کە لێدانی سەربازی هەبێت بۆی بەڵام دواتر ئەو ڕێکەوتن نامەی لێکەوتەوە کە لە سایی نەتەوە یەکگرتوەکانە چەکە کیمیایەکانی سووریا هەڵبۆشێندنەوە ئەمە دەستکەوتێکی دیبلۆماسی بوو کە لە خاڵێکە جۆرێک لە جۆرەکان ئیدارەی ئۆبامای سەرۆک ئۆبامای خۆی جۆرێک لە ئیحراز بوون ئیحراج کردبەوەی کە شتێکی وت و دوای تەنفیزی نەکرا نەیبردەسەر بەڵام دواتر ئەوی لێکەوتەوە کە چەکە کیمیایەکان با بڵێن چونە پرۆسەی هەڵوەشانەوە بەڵام لەلایەکی تر ئەوەی کە دیسان و تایبەتە بە سووریا پێگەیەکی گرنگتری هەیە و هاوکێشەی سووری جیاوازە لە هاوکێشەکانی تر لەبەر کۆمەڵی هۆکاری یەکەمیان هەبوونی رووسیا و پەیوەندی رووسیا لەگەڵ سووریا هەیە دووهەمیان بێتوانایی ئیدارەی ئەمریکی لەوەی کە چێ ئەبێ بە نوێنەری ئۆپۆزیسیۆنی سووری و ئەو کۆمەکانە وەرەگرێت کە ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا مەفروزە بیدەن بۆ ئەوەی بتوانن ڕژێمی پێ بڕوخێنن ئەگەر بگەڕێنەوە بۆ ساتێک پێش ئەوە ساتی لیبیامان هەیە تەدەخڵکردنی لیبیا ئێستا کە ئەمریکا بە قیادی ئەمریکا و هێزەکانی ئەوروپا یارمەتی معارەزەی لیبیانە بە ڕوخانی خەزافی و دواتر ئەم فەوزایی لێکەوتەوە کە ئێستا کوشتاری ناوخۆیی هەیە و نوێنەراتی دیبلۆماسی زۆرێک لە وڵاتەکان بە ئەمریکا و بەریتانیا شۆکشانەوە لە لیبیا نانەویست ئەو دەرسەی کە لە لیبیا تووشیان بوو جارێکە تووشیان بێت سیناریۆنە دروست بێت یەکێکی لەو مشکلانی کە هەبووە ئەمریکا خۆی تێوەگلاوە لە شەڕێکی درێژخایەنە لە عێراق بۆ ماوەی 10 ساڵ لاو کاتە جارێکی کە ئەوەی کە سەربازی ئەمریکی و دەسەڵاتی ئەمریکی و تەدەخلی ئەمریکی ببێتەوە بە بەشێک لە هاوکێشەکەی خۆرهەڵاتی ناوەڕاست لە کاتێکا کە لە هەڵخوڵانێکی زۆر گەرمایە و هێزە ئیسلامیەکان زۆر لە برەوان ئەمانە هەم لەسەر ئاستی ناوخۆی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی بواریان نایە بە ئەمریکا کە زۆر زەخت بکات بێگومان هۆکاری تریش هەبوون بەڵام ئەمریکا یا با بڵێن ئیدارەی ئۆباما تحفظی پیشانە لە تەدەخل بکات لە سووریا ئێستا گلەی ئەوەی لێکن کە ئەگەر تەدەخلی بکردا لە سووریا ئەمەی عێراق ڕووی نایە کە بەشێکی ڕاستان قسەیە ینی هەروە بۆ ئەگەر لە سووریا ئەمریکا تەدەخلی بکردا و کاتە ناگەیشتە مستیش با بڵێن داعش ئەگەر لە سووریا طبعا ئەو قسانە هەمووی تەخمینن یعنی تۆ نازانیت ئەگەرێکە مەسەن ئەگەر فلانشت بکرای فلانشت دووە بوو نازانیت ئەمە تا چەندێک ڕاستە بەڵام ئەوەی کە هەیە ئەگەر بۆ نمونە ئەگەر هەموو شتەکان بۆکو خۆیان بمێنەوە ئەگەر لە سەرەتای ڕاپەڕینی سووریایە هێزێکی مەدەنی غیر با بڵێن مەدەنی غیر ئیسلامی چەکدار بیتوانایە دەسەڵات بگرێتە دەست لە سووریا لەوانە بوو ئەو بۆشایی کە ئەم چەند ساڵە لە شەڕکردن و کوشتاری زۆر دروستی کرد و هێزە ئیسلامیەکانی بەهێزتر کرد دروست نەبوو ئەو کاتە ئەوەی لە عێراقەوە دەوڵەتی عێراق کە پەڕیەوە بۆ شام و لە شام بە قۆت بجارێکی هاتەوە لەوانەیە ڕوونیایە بەڵامی تر ئەمانە هەمیان ئەگەرن یانێ ئەگەر وا بووایە وا بوو ئەگەر فلانشت بووە فلانشتە بۆوانە دووبارە سنوور بواری تەخمین ینی تۆ ناتوانانی لەسەر شتێکە ڕووی نایەوە باشە یەک پرسیاری زۆر جدی کە ڕەنگە لەم ماوە کورتەیە قسەی زۆر لەسەر کرابێ ئەوەی کە ئەمریکا دێت یارمەتی هەرێمی کوردستان دەدات هاوکاری هەرێمی کوردستان دەکات یان بەرگری لە بەرژەوەندەکانی خۆی دەکات بۆ نمونە مەسلەی ئەوەی کە لە چێ شنگال ڕوودەدا ئەوەی بەسەر زیدەکان دێت ئەمریکا دەجوڵێنێ بۆ ئەوەی تەداخل بکات تەداخلی سەربازی بەتایبەت من پرسیاری دیکەش دەکەم ئاین لەسەرەوە دواتر بەزانی ئەمریکا کوامیانە ئەوەی کە دێت هاوکاری کوردەکان دەکات هاوکاری هەرێمی کوردستان دەکات یان شەڕی بەرژەوەندەکانی خۆی دەکات لە هەولێرەوە ئەم پرسیارێکی معقولە و دوو جۆر لە تێگەیشتن و تێڕوانین هەیە بۆی یەکێ لە تێگەیشتنەکان تێگەیشتنێکی کوردیە کە بەڕای من هەندێک جار خۆشخەیاڵانە هەوڵێدات زیاتر لەوە بخوێنێتەوە کە لە سیاسەتەکانی ئەمریکای هەیە بەرامبەر بە عێراق بۆ نمونە لە دوای وتارەکەی پێنجشەممە یەکێک لە
نووسەران لە یەکێک لە گەورەترین دەستگاکانی میدیا لێرە وتاریی نووسی بوو کۆمەڵە قسەی باس کردووە کە ئەسڵەن ئۆباما لە قسەکانی ئەمانی هیچ نەوتۆ بەڵام ئەمەڵێت باسی کوردی ئەمەە کردووە و ئەمە لە بێنای کورداکا و ئەم داوایی کوردی جێبەجێکرد هی مالیکی جێبەجێ نەکرۆمانە هەمووی خوێندنەوەی خۆش باوەڕیانن یا خوێندنەوەی خەیاڵپلاوین بۆی کە تۆ ئەخوازیت ئەوە هەبێت لە کاتێکە ئەوەی کە هەیە لە واقع شتێکی ترە. ئەمریکا بەرژەوەندی خۆی پارێزێت یاخود دیفاع لە کوردەکە ئەم پرسیارە لەوانەیە وەڵامانەوەی وە بە ئاسانی نەبێت بەڵێو نەخێر بەڵام ئەوەی کە ئاشکرایە بێگومان بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێش هەموو شتێکەوەن بەرژەوەندەکانی خۆی پاراستنی بەرژەوەندەکانی لەبەری بیرت نەچێت لە ناو سیستەمێکی دیموکراسیە کە سەرۆکێک هەڵەبژێرێت بەرپرسیارەتی ئەم سەرۆکۆم ئیدارەیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی وڵاتە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە کاتێک بۆیە باسی مەسلەی بەنگازی و ساڵی 2012 کرد فشارێکی زۆر هێنرایە سەر ئۆباما لەبەری کە نەیتوانیوە بێگومان قونسوڵخانە خاچی وڵاتە لەسەر ئەرزی وڵاتێکی تر ینی هەر وڵاتێک لە قونسوڵخانەی خۆی لە وڵاتێکی تر لە باڵێزخانەی خۆی سەلاحەتی خای خۆیت ینی بۆی هەیە هەموو سەلاحەتێکی هەبێت کە لە خاچی خۆتە خەڵکی لێ کوژرا ئەمە لە ئەمریکا زۆر قورسە کاتێک کە ئیدارەیەک بەرپرسیار بێت لەمە و کەم تەرخەم بوو بێت کە دەریشکە و کەم تەرخەم بووە ئەم کەم تەرخەمێ زۆرەکەوێت لەسەری بۆ ئەوەی جاریچکە بەربگرێتەوە لە شتێکی ئاوا ئەم جارە بە حەزەرەوە زیاتر بە حەزەری زیاترەوە تەعاملەکات بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندی ئەمریکا و عێلاقی ئەمریکا بە کوردستانەوە هەیە بێگومان پەیوەندیەک هەیە کە ڕاستیاو پەیوەندی زۆرتر پەیوەندێکی کوردخوازانەیە ئەم مشەیە بەو مانایی کە کورد زیاتر خوازیاری و پەیوەندیە زیاتر لەوەی ئەمریکا خوازیارەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی با بڵێن مانگی 6 کە داعش مووسڵیان کرد حکومەتی هەرێم یا بە بڵێن ئیتیجاهی ئاشکرای کوردستان بەرەوە بوو کە دەوڵەت ئیعلان بکرێت تەنانەت نوێنەری حکومەتی هەرێم چوونە واشنگتن و لەوێ لە بەرنامەی تەلەڤیزیۆنە بەڕاشکاوانە کە تەسەورەکەم بۆ یەکەم جار بێت ئاو بەڕاشکاوانە داوای مافی دەوڵەتیان کرد بێت ئەمە ئەتر ئەمە سیاست بوو تاکتیکی سیاسی بوو یاخود خەونێکی ڕاستەقینە بوو لەوانەیە دواتر کە دەرکەوت کە چوینۆک بەغا و بەشداریمان کرد لە دروستکردنی حکومەتی بەغایە دەرکەوت کە لەوانەیە تەکتیکی سیاسی بێ بەڵام لەوانەیە کارتێکی فشاریش بێ بۆ سەر ئەمریکا لەبەری لە ئەمریکا بۆ ئیدارەی ئۆباما و سیاسەتی گشتی ئەمریکا لە ئێستاە یەک پارچەی خاچی عێراق لە پێش هەموو شتێکەوەیە پاراستنیەم یەک پارچەیە لەبەرەی بەشێکە لەو شەڕێی کە ئەو هەموو پارەیە و ئەو هەموو کوشتاریان تایە ئەو هەموو لە سەریان کەوت نانوێت عێراق دابەش بێت ئەم مووقفیان ئاشکرا بوو بۆیش ئۆباما هەتا ئێستایان لە وتەکەی ڕۆژی پێنجشەمەیە یەک جارناوی کوردەهێنەی ژەڵی هێزە کوردیەکان لە دواتریشا کە باسی کوردستانەکە وەکو بەشێک لە عێراق باسەکە باسی ناڵێ هەرێمی کوردستان نەخێر ترافی پێ ناکە بۆی کە ئەمە هێزێکە زۆر بە حەزەرەوە قساکە قسە لەسەر عێراقەکە قسە لەسەر هاوڵاتی عێراقیەکە بەڵام لەمەی وتەکەی دوێنەیە بەس ببوورە زیاتر قسە لەسەر کوور دەکات مامەڵەکردنەکە ینی بۆ نمونە لەسەر مستەوا سیاسەکە مامەڵەکردنیشی لەگەڵ قیادەی سیاسی کوردی و تەنانەت لەگەڵ هەرێمی کوردستانی شاهر ئاوهایە وەکو بەشێک لە عێراق یان وەکو کورد وەکو ناوچەیەکی کوردی دامەکە قساکات و هەموو سیاسەتی ئەمریکا قسەکردن نامە بەسم مامەڵەکردن چیە ینی کە دامێک من توانم قسە لەسەر ئەوانە بکەم کە ئیبینم قسە لەسەر ئەوانەکەم کە دیارن ئەوانەی کە باسەکردنەوەی کە بڵاوکرێنەوە ئەوەی کە من ئەیبینم یا خەڵکی بینێت ئەوەیە کە مامەڵەکردنی ئەمریکا لەگەڵ عێراقا مامەڵەکردنی یەک وڵاتێکە لەگەڵ وڵاتێکی ترا ئەم وڵاتە چەند پێکاتێکی تایە ئاشکرا دیارە کە سونە و شیعە و کورد سێ پێکاتی سەرچی دروستکردنی ئەم وڵاتن و دامەزرانی حکومەت و پێکێنانی حکومەتی ئەم وڵاتن کە قسە لەسەر کورد دەکرێت وەکو بەشێک وەکو شەریکێک لەو هاوکێشتێک مامەڵی لەگەڵەکرێت و قسەی لەسەر دەکرێت و وەکو کوتلەیەک کە بەشێکە لە دروستکردنی عێراق و هێشتنەوەی عێراق و سەرخستنی عێراق لە یەکێک لەو پرسیارانەی کە ڕۆژنامەنووسێک لە ئۆبامای کرد دوێنێ لەوەی کە تا چەندێک ئەم هێرشانە بەردەوامەوێ وتی نازانم لەوانەیە بخانێ ئەمە بە هەفتە و بەچەند هەفتە ساغ نابێت لەوانەیە باشە منم پرسیارەکەم بەڵام بە زۆرێکی تر بەس پێشەوە پێم خۆشە چەند کۆمنتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک خوێنوانێ بەختیار ڕەحمان دەڵێت من پێم وایە لەبەر مەترسی ئیسلامی سیاسیە نەک لەبەر کورد چونکە کورد لە دەرەوە نوێنەرایەتی حیزبی هەیە نەک نوێنەرایەتی نەتەوەی ئەگەر سەرنجت هەبوو پێم خۆشە دواتر وەڵامیان بیتەوە هەروەها بیلال قەرەداخیش دەڵێ
ئەمریکا لەبەر ئێزیدەکان بوو کە پشتیوانی هەرێمی کرد و هیچی تر نابەست. پرسیارەکەی منەوە بوو کە پێشوازانی ئەمریکا تاکەی لەم هاوکاریە گەڕوای ناوبنین بۆ هەرێمی کوردستان بەردەوام بێت تا ئەو کاتەی داعش کۆتایی دێت یاخود دوورەکەوێتەوە مەترسیەکانی دوورەکەوێتەوە لە هەرێمی کوردستان؟ ئەوەی چێکە لەو پرسیارانی کە وازم پێش ئەخیر پرسیار بوو کە لە دوا قسەی دوێنەیە ڕۆژنامە نووسێک لی پرسی تاکەی چیەکەنانی بەس بەریان لێگرنەوەی کە نەچنە هەولێر یاخود کارەکەن بۆین لەنایان برن. بێگومان دیسانەوەمەش ڕەبتە بێتەوە بە هەمان هاوکێشەی سیاسیەوە کە تەدەخڵکردنی ئەمریکا چەند جارێک ئەمریکا ئۆباما بە ئاشکرام قسەی کردووە کە هێزی سەربازی ئەمریکا نابێتە هێزی ئاسمانی ئەمریکا نابێتە هێزی ئاسمانی حکومەتی فیدرالی بەغاو حکومەتی هەرێمی کوردستان. ئەم قسەی بە ڕاشکاوانە کردووە کە ئەم هێرشە سەربازی ئاسمانێکی ئەیکین وا تێنەگەن کە ئێمە هێزەکانمان خسوەتە خزمەتی ئێوە لە بەرژەوەندی ئێوە ئەم شتاناکەین و بۆ ئێوە ئەمان ناکەین. بێگومان ئەمە دیوەکەی تری ئەوەیە کە چەند جارێک ئەم قسەی دووبارە کردو کە مەرجەکەی بۆ بەغا ئەوەیە کە حکومەتی با بڵێن سەرۆک وەزیران هەڵبژێرێت. باسی لەوە کرد کە سەرۆک کۆمار دیاری کراوە کە وتەبێژی پەرلەمان سەرۆکی پەرلەمان دیاری کراوە بەڵام چاوەڕێیەکەین سەرۆک وەزیران دیاری بکرێت و قسەی ئاشکراشیان بێ هیچ پەردەیەک لەسەرەوەیە کە تا ئێستا سەرۆک وەزیرانی پێشوو نوری مالکی سەرکەوتوو نەبوو لەوەی کە حکوومەتێکی گشتگیری هەبێت کە هەموو پێکهاتەکانی عێراق بە تایبەت سونەکان لە خۆ بگرێت. ئەو سیاسەتە فاشیلانەی کە لە چەند ساڵی ڕابردووە بەرامبەر بە سونەکان کردێتی وای کردووە ئەم دۆخی ئێستا لە مووسڵ و ئەنبار دروست بێت کە ئەو بۆشایە دروستکە و هێزانە بتوانن پڕی بکەنەوە. ئەمە بە ئاشکرا ئەو قسەیە کە ئەمریکای کات کە حکومەتی فیدرالی ئەبێت حکومەتی ئەبێ سەرۆک وەزیرانێک دیاری بکرێت کە لە قسەکانی واژە خوێنرێتەوە هەنێ خەڵک ئەوەشیان خوێنێتەوە کە باز دەوەشکەن کە ئەو سەرۆک وەزیرانە ناشبێ مالکی بێ چونکە مالکی فەشەلی هێناوە ئەمە خوێندنەوەیە کە ئەکرێت لە دوجارە قسەی زیاتری لەسەر بکرێت. بەڵام شەرتەکە مەرجەکانەوەیە کە ئەبێت ئەو حکومەتە عێراقی و زۆر جاریش بە ئاشکرام قسەی کردو کە حکومەتی عێراق خۆی یا با بڵێن خەڵکی عێراق پێکهاتەکان جفاکەکانی عێراق خۆیان بەرپرسیارن و ئەرکی سەرشانیانە کە کۆتایی بەم هەڕەشەیە بهێنن. ئێمە تەنها پشتگیریانەکەین پشتیوانیانەکەین لە بەگەیاندنیان بۆ ئامانجە بەڵام ئەوەی کە ئێمە ئەو ئامانجیان بۆ بینی ئێمە ئەوە ناکەین تەنانەت کە پرسیاریەوەی لێکرایە ئەمە مانایەوەی سەربازی ئەمریکی جاری کاکرێتەوە عێراق بە ئاشکراوتی نەخێر بە هیچ شێوەیەک سەربازی ئەمریکی ناگرێتەوە عێراق لەبەرەوەی چارەسەری ئەم کێشە بەدەست ئەمریکانیە بە چەک ناکرێت بە شەڕ ناکرێت چارەسەرەکەی بە حکومەتێکی یەکانگیری عێراقی بێت کە هەموو پێکاتەکان بە تایبەت سونەکان تایە بەشدار بن هەستکەن کە ئینتیمان هەیە بۆ وڵات و پراوێز ناخرێن و ناکرێنە ئامانجی گرتن و دوورخستنەوە. ئەو کاتە ئەتوانن ئەوان هەمویان چۆن لە ئەزمموی 2006 کە سەحەوات دروست بوو کە هەر دیسانەوە بە قیادەی ئەمریکا کرا توانیان بەر بە و لێشاوی کوشتن و تۆقاندنە بگرن کە عێراقی گرتبووە بە هەمان شێوە هەمان میکانیزم ئەکرێت جاریکە بەکاربێنێتەوە. بەڵێ کاکێ پێشواز پرسیارێکی دیکە لە ئێستادا دوای ئەوەی کە داعش ئەم مەترسی دروست کرد بۆ هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی دیکەیانی لە پاڵ ئەمریکاشەکە ئامادەی خۆیان دەربڕی بۆەوەی هاوکاری هەرێمی کوردستان بکەن چ لە هاوکاری سەربازی چ لە هاوکاری مرۆیی. حەجمی هەرێمی کوردستان هیچ جیاوازێکی بەسەردا هاتووە لە ڕوانگە و خوێندنەوەی تۆ ینی جیاواز لە پێش مەسەلەی داعش ئەوەی کە حەجمی هەرێمی کوردستان لای وڵاتانی دنیا گەورەترە لەوەی جاران کوردستان هەر دەمێکە گەورەیە ینی بە بەراورد بە عێراق دایمە گەورەتر بووە دایمە کە قسە لەسەر هەرێمی کوردستان کراوە پێی وتراوە عێراقەکەی تر ئەو تەجروبەی کە تایە جیاوازە لە عێراق مەسەڵەن ئۆباما بە ئاشکرا لە وتارەکەی چەند ڕۆژی پێشووە باسی لەوە کرد کە یا لەگەڵ فریدمانە ببوورە باسی لەوە کرد کە کورد تاقە گروپێکە لە عێراقەکە سوودی لەو قوربانیانە و لەو شەڕی ڕزگارکردنی عێراق بینیەوە کە سەدامی تاروخاوە. بێگومان کوردستان هەرێمی کوردستان ئەستێرێکی درەوشاوەیە لەناو ئەم فەوزایی کە لە ئێستاە ئەمە بەنسبەت ئەمریکا شەوە بێگومان بڵێ بەنسبەتەوە جوایە ئاشکرایە زانن هەرێمێکە بۆن منەوان هاوڵاتەکانن ئێستا بەبێ حیمایە و بەبێ ترس لە شارەکانی کوردستانە هاتوچۆکەن پێویستیان بە قافڵەی زۆر نییە بۆ پاراستنیان ینی ژیانیان پارێزراوە ئەوە تا ترسیان لەو هێزێک لە دەرەوە بێت ئازیێتیان بگەێنێ و کورد بەردەوام ئەوەی دەرخستووە کە
تاقە دۆستێکی دڵسۆزی ئەمریکا لە عێراق وەمانە چەندین جار هەموو کوردێک بە سیاسی و غێر سیاسی و ئەمان دووپات کردێت و ئەمریکا ئەمازانێت و غەربیش ئەمازانێت لەبەرەوە پێگەی کوردستان پێگەیکی پێگەی خۆی هەیە و قورسایەکی بێگومان زیاترە بێ قورسایەکی زیاتر ئەبوو ئەگەر لەم هێرشانەیە کە کرا لەلایەن داعشەوە زیاتر بدانتوانێت مقاوم بکەن و بیان شکان نایە یعنی پێویستیان بەوە نەبووایە کوردستان پێویستی بەوە نەبووایە هێزیشی دەرەچی بە دیفاعیەکە کاتە زیاتر قورسایەکی زیاتریە بۆ کاتە ئەو شوێنانی کە لە مانگی 6 هات چۆڵکران و پێشمەرگە جێگەی گرتنەوە و قسەی دروستکردنی دەوڵەت و تەوابوونی مادەی 140 و ئەمان هات نارەوە ئەو کاتە کوورد دەیتوانێت سوقلێکی زیاترێ بەڵام ئەم شکاندانەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو زیانی لێە زیانیشی گەورەی لێیاوە زیانیشی گەورەیاوە لە دووسێشت ینی هەم لە پێگەی کوردستان بۆی کە ئایا ئەتوانێت بالفعل خۆی بپارێزێت و هەم لەو خەیاڵی کە لە کوردستان هەیە کە ئێمە ئەتوانین ئەم شتانە بکەین ینی بۆ نمونەیەکە لە سەرکردەکان چەند ڕۆژە لەوە پێش باسی لەوە کرد کە هیچ هێزێک نییە لە دنیا بتوانێت کوردستان لە ناو بێت لە کاتێکە چەند چەگارێکی داعش هەڕەشیان سەر هەولێر ئەمانە پێویستیان بە پیاچوونەوەی جددی هەیە لە ناو هەرێمی کوردستانە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسی و سەربازیەوە هەردووشیان بۆی بگەینە خاڵێک بۆی کە ئایا بۆ ئەمانە ڕویان ناوە بۆ ئەم هەموو هێزە چەگاری کورد هەیەی کە چەکی بە ڕادەیەکی دیاریکرا و چەکی هەیە و مدەڕەبە و ئامادە بووە و بە پێناسەیەکی نیشتیمانی زۆر نیشتیمان پەروەریشە بەڵام نەیتوانی لە بەردەمی هەنێک لەو هجوومانەیە خۆی ڕابگرێت ئەمە کێشەیەکە کە پێویستی بە قسەکردن هەیە لە ئێستا لەوانەیە زۆر قسەی لەسەر نەکرێت لەبەروی لە شەڕین باش بەڵام لەسەر مامەڵەی میدیای ئەمریکی لەگەڵم دۆخەدا پرسیارت لێ یەکەم بەڵام ئێستا دەچینە هەولێر بەس بڕیار بوو نەوزات هادی پارێزگاری هەولێر لە بەرنامەکەدا حزوری هەبێ بەس پێم وا بێت لە دەرەوەی هەولێرە نەیتوانی و ئامادە بێت جێگرەکەی خۆی کە تایر عەبدوڵڵا جێگری پارێزگاری هەولێر دەکات ئێستا لە ستۆدیۆی NRT لە شاری هەولێر میوانمانە کاک تایر سڵاوت لەبێ ئەگەر ئاگاداری گفتوگۆکە بوو بێتی دیارەتەوەری بەرنامەکەمان لەسەر هاوکارەکانی ئەمریکایە لە ڕووی سەربازیەوە بە تایبەت بۆ هەرێمی کوردستان من دەمەوێت لە زاری ئێوە بزانم هەرێمی کوردستان چۆن داوای هاوکاری کرد لە ئەمریکا بێگومان سەرەتا زۆر بە خۆشحالیەوە ئەمڕۆکە هەواڵی سەرکەوتنەکانی پێشمەرگا زۆر باشە پێشەوەی مادەم وایە جوابی پرسیارەکەم بێتەوە پێم خۆشە باسێکی دۆخی ئێستای هەولێر و مەخموور و گوێر ئەو ناوچانەی کە ئازاد کراون حتمما زانیاری و معلوماتاندا هەیە بۆ بینەرانی ئەمی باس بکەیت بە هەوڵ و تەقەڵای هێزەکانی پێشمەرگەی کوردستان و جەماوەریش توانرا قایم قامێت و قەزای مەخموور هەروەها ناحیەی گوێر و گوندەکانی دەوروبەری هەمووی ئازاد بکرێن و ئێستا خەڵکەکە بەرەو ئەو شوێنانە دەگەڕێتەوە سەر شوێن و حاڵ و ماڵ و خۆیان و ژیان ئاسایی دەبتەوە تێدا و ئەمڕۆکە تەبعاً هێزەکانی پێشمەرگا توانیان بە پلانێکی تۆکما لە هەموو لایەکەوە هێرش بکەن و پشتیوانی فڕۆکە بێگومان کاریگەری خۆی هەبوو کە توانیان ئەم ناوچانە هەمووی ڕزگار بکەن و زیانێکی گەورە لە تیرۆرستانی داعش بدەن بەڵام ئەمە بێگومان ئەم هەوڵانە هەمووی دوا بە دوای ئەوە دەبێ کە ئەم چەند ڕۆژەی دوایی کە دیتمان دیمەنی تراژیدیا لە کەناڵەکانی ڕاگەیانی جیهانی و هەروەها بەدەنگەوە هاتنی هێزەکانی دنیا وەکو ئەمریکا و وڵاتانی تری کەنەدا و فەرەنسا کە ئەمڕۆکە وەزیری دەرەوەیان گەیشتە هەولێری پایتەخت هەروەها بەریتانیا و ئیتالیا ئەمانە هەمووی لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەری ئیجابی هەبوو لەسەر هێزەکانی پێشمەرگا لەسەر ئەو پشتیوانیە نێودەوڵەتیەی کە ئەمڕۆکە لە خەڵکی کوردستان دەکرێت لە شەردا لە دژی تیرۆریستانی داعش ئەمە کاریگەری خۆی بمبورە پێشەوەی باسی ئەو بابەتە بکەین مناقەشەی زیاترەکەین حتمما بەڵام ئێمە ئەمڕۆ لە ڕووماڵە تایبەتەکانی خۆماندا باسمان لەوە کرد کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیوانە تا چۆ بڕۆن و ئەو شوێنانە چۆن کە ئێستا لە ژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەدایە بەڵام پێم خۆشە لە زاری ئێوە وەکو سەرچاوەیەکی فەرمی
پێمان بڵێن کە ئێستا هێزەکانی پێشمەرگە تاوەکو چۆ ڕۆشتون و کوێنە و ناوچانی کە توانیوێتی کۆنتترۆلیان بکاتەوە. بەڵێ ئەو گوندانەی کە پێشترێ هەندێک لە گوندەکان و هەروەها دەوروبەری ناحیەی گوێر کە دەکەوێتە ڕۆژئاوای هەولێر و دەکەوێتە سەر ڕووباری زێی گەورە تا سەر زێ ئەمە هەمووی ئازاد کرایە و ناحیەی گوێر بە تەواوی کۆنتترۆل کرا، بەڵام ئەوان دوایەوەی کە پردی گوێریان تەقاندەوە تیرۆرستانی داعش نەتوانرا بچن بە دوایاندا بچن لە بۆ دیوی ئەو بەروە تا سنووری مووسڵ، هەروەها لە سنووری قەزای مەخموریش و هەموو دەوروبەریشی بە شێوەیەکی تەواو کۆنتترۆل کرا و ئەو دەوروبەرەی کە پێشتر هێزەکانی پێشمەرگەی لێبوو بە هەمان شێوە لە شوێن گەیشتنەوە شوێنی خۆیان لە قۆڵی مووسڵەوە واتە خازریش ئەوە تا ئەو شوێنانەی کە پێشمەرگە لێبوون کە نزیکی بەرتلەوە ئەوانە دیسان هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەویدان و ئێستاش بردومانەکان بەردەوامە بە دوای داعشدا کەوتینە لە بۆەوەی ڕاوەدووی زیاتریان بنێن تا دەگەنە ناو مووسڵ. بەڵام لەوێش دیارە پردی خازر جارێکی تر دوو پردی هەبوو کۆنەکە تەقێنراوە دیارە بە پێی زانیاری پردەکەی تریشیان تەقاندەوە لە ترسی ئەوەی کانەوەک زیاتر ڕاوەدوویان بنێن. واتە سەرکەوتنەکان بەردەوامە ئەمە جگەلەوەی کە لە قۆڵی دهۆچیش دیارە بە پێی ڕاگەیانەکان و بە پێی هەواڵەکانی میدیا پێشمەرگە لە ئامادەباشیدا لە قۆڵەکانی سنجار و زمار کە ئەمانە هەمووی سەرکەوتنی گەورەنە کە کاکتایبوتت لە ئێستادا بۆردومان بەردەوامە لە چ ناوچەیەک بە دیاریکراوی لە ئێستادا بۆردومان هەیە ینی؟ بردومان بە شێوەیەکی بەردەوام نییە، بەڵام ئەم ڕۆکە هەبوو لە سنووری گوێر هەبوو بە شێوەیەکی خاست هێزەکانی داعش و هەمەرەکانی و هەندێک لە تۆپەکانیان لە سنووری مەخمور بردومان کرد فڕۆکەکان کە کاریگەری باشیان هەبوو و زیانی زۆریان پێگەیاندن جگەلەوەی کە هێزەکانی پێشمەرگاش بە هەموو شێوە بە هەموو چەچێک بردومانی پێگاکانی وایان کرد و هەر ئەوەندەیان پێکراوەی لەیان کوژرا و دیارە ئەوانی تریژ ڕایان کردیە کە بە چاوی ئەتیادی دەبینرا چۆن ڕادەکەن لە دوورەوە و هێزەکانی پێشمەرگەش ڕاوە دویان دەنان. بەڵێ کاکتار ئەمە پرسیارێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیشە سەبارەت بە ئاوارەکان چیتان کردەوە وەکو پارێزگای هەولێر ئەو ئاوارانەی کە ڕۆیان کردوتە ئەو دەوروبەرە چیتان کردووە بە دەمەوەچوونیان ینی دابینکردنی شوێن بۆیان چی کراوە بۆیان؟ ئێمە ژمارەیەکی زۆر ئاوارە ڕویان لە سنووری پارێزگای هەولێر کردیا لە کریسیانیەکان لە قەرەقوش و لە بەرتەلا و لە شوێنەکانی دی هەروەها کاکەیەکان کوردی کاکەیی هەروەها شەباک و ژمارەیەک لە ئێزیدیەکان کە ئەمانە هەمووی بەشێکیان ئێستا لە ناو ئەنکاوە شارۆچکەی ئەنکاوەنە و کامپێکمان ئامادەکردە لە نزیک ئەنکاوە لە ناحیەی بەحرکا لە بۆەوەی ژمارەیەک لەوانە بینە ئەوێ و ئەوەی تریش هەندێکیان لە شوێنەکانی تر نیشتەجێ بوون و ئەوانەی لە خازر بوون دوای ئەو ڕووداوانە ئەوە بوو بە جیان هێش بوو لە کامپی خازر ئەوانج ڕویان لە هەولێر کرد. ئێستا سەرقاڵی ئەوەینە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی سەر بە UN و UNHCR و ڕێکخراوەکانی تر لە بۆی نیشتەجێیان بکەین لەو شوێنانەی کە پێشتر کامپیان تێدا بوو بە تایبەتی کامپی بەحرکا کە ئەو جێگایە بوو زیاتر تورکمانەکانی تەلافەری لە بۆ ماوەی چەند ڕۆژێک تێدا بوو دوایەوەی کە گوازرانەوە لە بۆ پارێزگاکانی نەجەف و کەربەلا ئێستا سوود لەو شوێنانە وەردەگری هەروەها لە هەندێک لە بینایەکانیش هەنا کۆنە بینایەکان تا بە بەردەوامی کار دەکەین ئێمە لە بۆەوەی بتوانین بە زووترین کات نیشتەجێیان بکەین، بەڵام ئێمە هیوامان وایە کاوان بگەڕێنەوە سەر شوێن و ماڵ و حاڵی خۆیان و ئەوە ماوەیەکی درێژ نەخایەنی لە بۆ ئێستا خەریکین و خەڵکی خێرخوازی هەولێری ژمارەیەک لە دەوڵەمەندەکان کە ئێستا هاوکاری ئەو ئاوارانە دەکەن و حکوومەتیش بەردەوامە لە هەماهەنگی لە دابینکردنی شوێن و هەندێک لە قوتابخانەکانی ناو ئەنکاوەش سوودیان لێوەردەگرێت لە بەرنەبوونی جێگا لەبەرەوەی لە ماوەی 24 سەعاتدا تا ئەو کامپانە ئامادە دەکرێت. بەڵێ کاکتار سەبارەت بە ئاوارەکانی مەخمور و گوێری ئەو ناوچانە ینی بڕیارەکە بگەڕێنەوانێ ینی بۆ خۆتانەوە ڕایان دەستپێرن بۆی کە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان تاوەکو دڵنیا بن لە ئەمنیەتی ناوچەکانیان بۆ خۆیان ئازادن لەوەی کەی دەگەڕێنەوە؟
هەر ئێستا لەگەڵ سەرکەوتنەکانی پێشمەرگە خەڵکی گوێر کوردەکان و گوندەکانی دەوروبەری هەمویان بەرەو سەر ماڵ و حاڵ و خۆیان گەڕانەوە هەروە لە مەخموریش بە هەمان شێوە و چکاوانە بەڕاستی زۆربەی کە سوکاریان لێرە بوون و ڕەنگە لەو چەند ڕۆژەی ڕابردوودا هاتینە زیاتر ماڵی خزم و کە سوکارەکانیان بەڵام ئەوانەی کریسیانەکان ئەوانە کە ئێستا بارگەرانیەکن هەروە کاکەیەکان کە ئەوانشی وادارین لە سنووری خازر ئەوانش بگەڕێنەوە سەرگوندەکانی خۆیان کە چەند ڕۆژێک پێش ئێستا وەکو بەرەی شەڕ لەوێنیان دەتوانانی ژیانی ئاسایی خۆیان بەسەر بەرن ئەمانە شێوەیەکی کاتیە و ئێمەش بەردەوامین لە بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەیان لە خواردن و لە پێداویستەکانی تر. بەڵێ کاک تایەر زۆر سوپاس زمانە کۆمەڵێک زانیاری باش بوون دیارە لە دەرەوەی تەوەری بەرنامەکەی من بوو بەڵام دەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەم بەوەی کە وەکو پێشتریش پرسییم چۆن هەرێمی کوردستان گەیشتەوەی کە داوای هاوکاری لە ئەمریکا بکات ئایا ئەمریکا وەڵامی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانی دایەوە سەبارەت بۆی کە دەتوانێت هاوکاری بکە؟ خۆی مەسەلەی ڕاگەیانەکان بەڕاستی و ئەو دیمەنە تراژیدیانەی کە بینرا لە میدیاکان و کاریگەری زۆری هەبوو لەسەر بڕیاری سیاسی لەسەر ئەو بڕیارەی کۆماری ئەمریکا سەرۆکی کۆماری ئەمریکا هەروەها وڵاتانی تر لە بۆی بەدەنگەوە بێن بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی بە هەموو شێوەیەک کەوتۆتە بەکار کاری پێکردووە و بەکار خستووە لە بۆی بتوانی پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بێنی چونکە شەڕی ئێمە لەگەڵ شەڕێکی تەنیا و تەنیا شەڕی کوردستان نییە لەگەڵ تیرۆر شەڕی لە جیاتی هەموو دنیا ئێمە شەڕی تیرۆرستان دەکەین بۆیە کێسێکی زۆر تایبەتیە و هیچ وڵاتێک ناتوانێت ڕەخنا لە ناردنی هێز لە بۆ پشتیوانی خەڵکی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بکات چونکە ئێمە لە جیاتی دنیا شەڕی واتی ڕۆستان دەکەین کە ئەمە دەرفەتێکی باش بوو بێجگەلەوەی ئەزمموی هەرێمی کوردستان و ئەو ئارامیەی ئەو پێکەوە ژیانەی کە سەرۆک ئۆباما زۆر بە ڕاشکایی باسی ئەو مۆدێلە سەرکەوتوەی هەرێمی کوردستانی کرد ئەوە خاڵی بەهێزی ئێمە بوو کە توانیمان ئەو پشتیوانیە نێودەوڵێتیە خێرایە بەدەست بینین ڕاستە دیمەنەکان بە شێوەی ئینسانی خۆیان نیشاندا چیای شنگاڵ و ئاوارەکان دیمەنی تراژیدی کە کاریگەریان لەسەر هەموو دنیا کرد و کاریگەری گەورەیان هەبوو بەڵام ئەوە ڕەهەندی سیاسیشی بەخۆیەوە بینی و بۆعدێکی سیاسی وەرگرت لە بۆەوەی بتوان هێز بنێرن لە بۆ وا پشگیری لەو ئەزمونەی هەرێمی کوردستان بکەن پشگیری لە پێشمەرگە بکەن واتە دوو بۆعدی هەبوو بۆعدە ئینسانیەکەی بەڵام لە هەمان کات بۆعدی سیاسیشی هەبوو کە ئەمە پشگیریەکی گەورە بوو لە بۆ هەرێمی کوردستان و ئەوەش بێگومانبوونی ئەو هەموو قونسڵیا ئەو هەموو نوێنەرایەتیاوە ئەو پێکەوە ژیانەی کە لە هەرێمی کوردستان هەیەوە ئەو مۆدێلە جوانەی کە ئێمە نیشانمانداوە ئەمانە هەمووی کاریگەری خۆیان هەبووە و هەوڵ و تەقەلا دیبلۆماسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان کاریگەری هەبووە هەڵوێستەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش لە جێی خۆیدا ئەمانە هەمووی پێکەوە هاوکار بوون هاندەر بوون بۆی ئەم بڕیارە زوو بە زوو دەربکرێ و ئەو پشگیریە نێودەوڵەتیە وەرگری بەڵێ سوپاس کاک تایەر دەگەڕێمەوە بۆلات کاک پێشواز هەر سەرنجە کە تەبێ لەسەر قسەکانی کاک تایەر جێگری پارێزگاری شاری هەولێر بەڵام و پرسیارەش دەکەمەوە ئاماژەی بۆ کرد کە لە ئێستادا بۆ نمونە هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەویدانەوە و ناوچانە دەگرنەوانێ و حتمەنەما ئەگەر ئەمریکا نەبووایە نەدەتوانرا ئەمە بکرێوە نیە؟ هەموو پێشڕەویکردنی پێشمەرگە هەموو پاشەکشەیەکی ئەو هێزانەی شەڕیان لەگەڵەکەن لە بەرژەوەندی کوردستانایە و پشتمای دڵخۆشیە ینی ئەمانە شتێکن هەمومان پێمان خۆشە و بێگومانیش یەکێک لە دیوەکانی ئەوە خوێنرێتەوە کە لیانی سەربازی ئاسمانی نەبووە ڕەنگە ئەمانە بەو ئاسانیە بەدەست نەهێنرانە بەڵام دواتری ژەبێ خۆمان دیسانەوە ینی وەکو میدیاکار هەم وەکو کەسێکە ملاحەزات لەسەر شتەکان بە گرنگە ئاگداری ئەو بین کە
خۆمان هێڵێکی جاکەرەوە هەیە لە نێوان پروپاگەندا لەگەڵ ئەوانەی کە لە واقع گوزارێن بێگومان هەموو هێزێکی دەوڵەتی لە پێناوی بەرزکردنەوەی ورەی هێزەکانی و خەڵکەکەی پێویستی بە جۆرێک لە پروپاگەندا هەیە بۆ بەرەکانی جەنگ بەڵام ئێمە لەم بەرەیە ئێمە وەکو ڕۆژنامەنووس پێویستە هەڵوێستمان هەڵوێستێکی مۆزوعیانە بابەتیانە بێت کە خۆ بە دوور بگرین لە پروپاگەندا لەبەرەوەی لە دوجارە ئەوەی کە گرنگە ئەوەی کە پێویستە خەڵک بیزانێ ئەوەیە کە بەواقع ڕوئات نەک ئەوەی کە ئەخوازین ڕووبایەوەی کە مبالغەی پێوەکرێت کە ڕوئات پرسیارەکە لە ئێستا ئەوەیە چۆن ئەو هێزانەی کە کەس لە بەردەمیانە خۆی نەئەگرت ئێستاوا سەریان شۆڕەکەن و ڕاکەن ئەمە پرسیارێکە لە ڕووی عسکەریەوە من سپۆری عسکەری نیم بەڵام من پرسیارە بەڵێ چۆن ئەوە ڕاکەن و کشاونەتەوە ئەمانە پرسیارن پێویستە زیاتر هەلوەستیان لەسەر بکەین. کاتمان زۆر کەم ماوە من زۆر بە گرنگ گێزام لەسەر میدیای ئەمریکی بۆ پێی تۆ فترێکی زۆر لە ئەمریکا بیت و حتمما سەرنجت باشتر لەسەر و میدیانە چڕ کردوتەوانێ ئەوەی بۆ من جێ سەرنج بۆەوەی متابعەم کرد ینی میدیای ئەمریکی جۆرێک لە هاوسۆزی پێوە دیار بوو لەم دۆسیەیە تا چەنەمە بۆ تۆ تێبینی کراو بوو هاوسۆزی نازم تێناگەم مەبەستمەوەیە کە گرنگیە بەوەی کە ڕوودەدا گرنگیە بەوەی کە دەبێت ئەمریکا ینی هاوکار بێت لەم مەسلەیەدا نازانەتی دەربێ منەوەم نەبینی بەڵام ئەوەی کە لە ئەمریکا گوزارێت بێگومان بەرفراوانبوونی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و ڕاگەاندنی خلافەت بۆ خۆی مەترسیی گەورەیە لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و ئەمە یەکێکە لەشتانی کە کۆماریەکان ێستا زۆر زەختی لەسەرەکەن کە ئەسڵەن گلەی لە ئۆباماکەن کە کەمتەر خەم بووە لە لێیانی ئەم هێزا و داوای زیاترەکەن بۆی کەم هێزا هەرە بێ کۆتایی پێ بهێنرێت نابێت پێگەیەک هەبێت پێگەیەکی ئامن هەبێت بۆ ئەو هێزانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کە ئۆباما ڕاشکاوانەش قسەی لەسەرەوە کرد کە ئەمە مەترسیمانەوەی ئەمە و جێگیربوونی ئەم هێزە ئەکرێت دواتر چەکدارەکانی یا بە بڵێن ئەو کەسانی کە ڕایەنهێنن جاری کە بڕۆنەوە لە غەرب لە ئەمریکا و لە خۆرئاوا هێرشی چیرۆریستی ئەنجام بن لەبەرەوە لە ناو ئەمریکایە ئەم مەسلەیەشی گرنگە لەبەرەوەی پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی هەیە واتە گرنگەکە ئەوەنجەی لەوەیە کە ترس هەیە لە هێزێکی چوندڕەوی ئیسلامی هیچی تر نیانی لە دەرەوەیەوە ئەگەر میدیای ئەمریکی گرنگی دەدا بابەتێکی لەم جۆرە لەوەیە بێگومان کە تاریش کردی کە لایەنە ئینسانیەکەش لایەنێکی گرنگە بۆ نمونە میدیای ئەمریکاش میدیایکە ڕنگ و بۆنی جیاوازی هەیە بۆ نمونەیەک لەوانی کە زۆر پارێزگار خوازە قسەیان لەسەرەوە کرد کە ئەستەن مەسیحیەکان بوونەتە مستهدەف لەبەر ئەمریکا خەڵکی زۆری مەسیحیانی و سۆزیانە و ڕوژان یەزیدیەکان وەکو دووهەم باسەکە لە کاتێکا ئێزیدیەکان وەکو یەکەمن و یعنی ئەمانە هەمووی سپاس پێشواز کاتم زۆر کەم ماوە یەک خولەک دەگەڕێمەوە لای تۆ کاک تایر زۆر بە کورتی وەڵامیەوەم بیتەوانی ینی پێشتریش لە گفتوگۆکەمانە لەگەڵ کاک پێشواز باسی ئەوەی کرد کە لە چاوپێکەوتنێکدا ئۆباما و توێتی لەسەر داوای حکوومەتی عێراق ئێمە ئامادەین ئەم هاوکاریە بکەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەم داوای کرد و وەڵام درایەوە زۆر بە کورتی بەڕاستی من ینی لە ناوەندی بڕیاردانیمە ناتوانم ئەوەندەی ئاگاداربی کە ئەمە جێبیست بڵێم ینی ئەوەیە کە هەوڵ و تەقەلاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بووە و لە بۆ ئەوەی بتانی دەنجی خۆی و ئەو دیمەنانە و ڕاگەیاندن ڕۆڵە چ کاریگەریە بووە بێگومان ئەمریکا پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی سیاسی بەهێزی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و لە بۆ ڕاستی قسەکانشمەوە ئەو باخە گەورەی بەو ئەگە بەراورد بکەی هەرێمی کوردستان لەسەر گۆی زەوی دەبینی ناوچەیەکی جوگرافی بچووکە بەڵام دەبینی باخی خۆی هەیە پێگەیەکی گرنگی هەیە و تەنانەت لە وتارەکەی ئۆباما زۆر بە ڕاشکایی باسی ناوچە جیاجیاکان و بەرەکانی شەڕ و هەموو شتەکانی کردکەواتە جێک باخە و ئەوەش بێگومان بە هەوڵ و تەقەلای دیبلۆماسیانەی حکوومەتی هەرێمی کوردستان هاتوۆتەکایەوە بەڵێ زۆر سپاس بۆ تایر عەبدوڵڵا جێگری پارێزگاری هەولێر کە بڕیار بوو لە جێگەی بەڕێزیان نەوزادادی پارێزگاری هەولێر ئەمە دەبێ هەروەها زۆر سپاس بۆ پێشواز فەیزوڵڵا ڕۆژنامەنووس سپاسدانەکەم کە میوانی بەرنامەکەم بوون. ئازیزانی نافتی زۆر سپاس بۆ پرسیار و کۆمنتەکانی ئەوش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە
هەر شاد بن دەستخۆش.